ئەو کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن کامەرانم لە بەرنمەیەکی نوێی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبم. هەڵبەتە دورمان و بەرگسازی پیشەیەکی کۆنە و لەگەڵ هاتنی مرۆڤ بۆ سەر زەوی هاتۆتە ئاراوە. سەرەتا کارەکان بەدەست دەکران تا تۆماسێنتی ئینگلیزی ساڵی 1990 یەکەم مەچینەی دورمانی داهێنا و لەو کاتەوە ئامێر و دەست چێبرچێ دەکەن بۆ دروستکردنی جلوبەرجی جوان. خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی کۆمەڵە خەیاتێک کۆمەڵە بەرگسازێکی هەولێر کە پیشەیەکەیان لە کۆنەوە لە دەستا. بەو هیوایی کە پارچە پارچە یادەوەریەکان لێک بدەن بەڵکو کاڵایەک بە باڵای ئەو شەوە جوانە دەساسێن. بەخێر بن. خۆشحاڵم بە بەخێر هاتنی وەستا جعفەر خەیات، وەستا شعبان خەیات، وەستا دڵشاد خەیات، وەستا عەبدوڕەزاق خەیات. بەخێر بن. کاک حاجی لای تووڕا دەست پێ بکەین. وا بزانم شێخ الخەیاتینی وەچی بلێم. بەڵێ من ماوەی زۆرە خەیاتم. ماوەی زۆرە خەیات. لۆم باس کاک حاجی. باوکم خەیات بووە لە قەیسەری لە ساری 63 بابم خەیات بووە. من لە برینکە گونتێک چوو بام هاتە هەولێری دوکانی خەیاتی دانایە ئەمن لە کنەوی بوویمە خەیات لە شێستەکانەوە ئەمنوە خەیاتم هەتا ئێستا لەناو قەیسەری لەناو قەیسەری هەتا ساری 84. لەبیرتە خەیاتەکانی هەولێری چێ بووین؟ بەڵێ خەیاتەکانی هەولێرێ ئەگەر لیستەك شتە شتێ دەخوێنیوە. بەڵێ خەیاتەکانی هەولێرێ زۆرن. بەڵێ بەس ئەمن ئەوانی لەبیرممانە دەبی عەفوم کەن هەندێکیان لەبیر چووە. بەڵێ سابر خەیات هەبوو یەک لە خەیات هەرە باشەکانی هەولێر بوو. هەتا ئێستاش ئەمن پێم وایە نوێ نابتەوە سابر خەیات دەستڕەنجی بوو. سابر خەیاتش کە هەبوو ئەو برای عەریف عەلی بوو. خدر گەرۆتە بوو کە وەستای ئەمنی فێر کردیە یەک لە خەیاتە هەرە باشەکان بووە. یوسف خۆشناو هەبوو ئەوانە هەمویان بە عمر لەمە گەورەتر بوون. مەلا یوسف هەرچی هەبوو کەریم عەدۆ بابی کاک شعبانی، مام حاجی بابی محەممەد مستەفا بابی کاک دڵشادی کاک عەبدوڕەزاقی، مامە خەیات کۆیی هەبوو خەیاتی زۆر باش بوو ئەویش، مەحسومی برای، مەلا یاسین، عومەر خورشید باش خەیاتی باش نەبوو بەس باش خەیات بوو بەس پیاوەکی زۆر خۆش و نوکتە چی و ئەوانە بوو. بورهان هەولێری، عازی فازیل، ئەوانە خەیاتە کەونەکانن دیارەکانن دەستڕەنجی و پیشەوەرەکانن کۆنەکان ئەوانی لە عمریمە گەورەتر بوون. ئەوانی لە عمری من بوون بەرێ هاوتەمەنی من عەسەن کرمانج، محەممەد مەلا یاسین، تەحسین خەیات، خدر چیوار، ڕەحمان خەیات و برایەکانی، محەممەد عومەر، مەلا حوسێن خەتێ، یاسینی عاجی عەزیزی. زێڕۆیەکیش هەبوو زۆر پیاوەشی خۆش و ئەوە بوو. جاروبار لە قەیسەری ئەمە شاییمان دەکرد و گۆرانی بۆ دەگوت. بەڵێ هەر خەیات بوون هەر خەیات بوو کاتی دەستان بەتاڵ بوویان هەر نەورۆزان وها ناوڵە جار بوو دەستمان بەتاڵ دەبرێت گۆڕی شاییمان لە قەیسەری. باشە وەستا جعفەر یعنی ئێستاکە تازە پێش بەرنامەکەی باسمان کرد خەڵکی دیش هەبوو مەسەن غێری بڵێن کوردن بەس لە ئەوەی دی بڵێن جوو یان مەسیحی ئەوانیش هەبووین. ئەم دووەکانم بەبیر نایە بەس ئەم دوو خەیاتی مەسیحی هەبوو یەکچەند ناوی حەنە بوو ناوی منسوور بوو لە منسوور خانی مام خەلی بوو. بەڵێ ئەوە دوو خەیاتی دلشی بادینی بوون هیمانە شال و شەپکو ئەوانیان دەشیان فرۆشت. جەمیلاکرێی ڕەحمەتیشمان هەبوو ئازەمیش هەبوو یعنی هەر بە قوماشیش دەیان فرۆشتیان بەس دەیان دووریش دەیان دووری و دەشیان فرۆشت. بەڵێ کاک شعبان ئێستا وەستا شعبان چەند نەوەعمان هەیە ئەگەر بینە سەر نەوەکان ستایلی کوردی زۆر بوو ئێستا. ئەمە باسی قەدیمەکان بکەین تەرزەکان بە جۆرەی ناوچەکان. قەدیمەکان زیاتر مرادخانی و ڕانگچۆغەر بووە، شال و شەپک بووە، شال و شەپک بووە، ئەوانە بۆ زیاتر پێشتر بەڵکو ئێستا نەبووە و ستایلانی ئێستا بەڕاستی. ستایلەکانی ئێستا جیاوازترن یان بڕکشتیان کەتە ناویان چۆن ئێستا گۆڕایە ستایلەکان مەسەلەن ئەتۆ هەست پێ دەکەی وەکو خەیات کە گۆڕایە. بەڵێ زۆرش گۆڕایە لەگەر پێشتر. بەڵێ لۆم باسکە چۆن ئێستا سنەیی هەیە مەسەلەن سنەیی هەیە ئەوە سنەیە پێدەن ئەو کاتی خۆی کەم دروست دەکرا بەڕاستی. ئەمن لە بیرمە جەلال سەعید لە 82 بوو لە هاتەوە لە ئێران هاتەوە
بەسەر ڕسم لەسەر مەچینە لۆمی دروست کرد گوتی خەڵکم لەو دوورەوە لە سنە دیتیتم ئەو کاتەم خەڵکم لەو دووری جلال لەبەری کرد لەو سنەیە ئەوەی بەرت ئەوەی بەرم ئەوە ستای لە کار لۆ خۆم دروستم کردیە لۆ خۆت عەبدوڕەزاق دەزانیەوە هەر ناوی خۆتی لێ دەنێ ناو هەمراتخانی سادەی پێدەرم چکەوە مراتخانیە بەس بەرکم نەکردیە ئەوە کە گوێیەکەیم بڕیە سادەی کردی سادەم کردیا هەمراخانی سادە وە بزانم کە باست کرد لە باوکتەوە بۆ تماتەوە بەڵێ باوکم لە 59 بوویتە خەیات لە میش تەڵەبە بووم لە ساڵی هەشتا بەتەواوی بوومە خەیات کە بام ئەمری خوای کرد من هاتمە جێی لە هەشتاوە بەڕسمی بوومە خەیات بەتەنێ ئەم برایەکانیش برایەکەشم بەس براکەم ئەمری خوای کرد لە من گچکەتر بوو و یاری دەرەکەشم زۆر کە لە پاش بابم کاک زەحفەر زۆر یاری منی کردیە و زۆریش چاوم لەوی کردی بەڕاستی چکە ئەو کاتەی ئەمن منداڵ بووم جەحفەر بوو لە هەولێرە کەس نەبوو هەر زەحفەر خەیاتە بوو دەمگۆ ڕۆژێک داوێ وەک زەحفەرم لێبێ دەست خۆش بیت وەستا دڵشاد جلی کوردی دەم و جەمی هەیە یان هەموو دەما خەڵک ئێستا چۆن دەیکا بەس نەورۆزان بەهاران ئەوم پێ بێ بە شێوەیەکی عام ئێستا بوویتە مناسبەکان بوویتە مناسب خاصە نەورۆزان زۆرە پاشترێ کەس دەبێ و گچکە و هەموو نەوعاچی هەیە بە زۆرچی وەختی نییە بەڵێ زیاترە وەختی باشە هەر ئەو نەوعایە من هەندێک جار خۆڵکورتیش دەبینم ئێستا هەندێک شتیدی دەبین هەیە ئەو بابەتانە هەیە زۆر هەر نەفسی مەسم لێ نۆچی تو سنەیە قۆڵی کورتە یەن ئەوە دەستە زۆرە چدی نەوع چدی بەری ئەویش دەدورن هەیە قۆڵ خودت هەیە برن کە تافەی لێ نادە سۆ کە تافەی هەیە لێ نادا هەیە و بەرکەی تەرک دەکا حەسەب تەڵەبی خۆیتی هەیە هیچی هەموو سادەیە لێرە دوگمەی هەیە ئەوە نەمویە گەنجلە چییە بە زۆری ئەو سادایان درێن دوگمەی هەیە عەزیانەوە هەش ئەوە داوا دەکە ئەوە دەستورێکی برین جوانە خەڵک زۆرەوەی دەکا عملیە زیاتر بەڵێ ماشەڵڵا زۆر جوانە بەڕاستی تەنسی قوشتەکان هەر هەمووتان ماشەڵڵاتان لەبی لە جلوبەرگ و لە بەخۆی کوردی ئەگەر تەنسیق نەبی و ها خۆی جوان نیشان نادا ئەگەر تەنسیق بی جارێک جوانە دووجار جوان دەبی ئەو جاوام پێ بڵێ شتێن دەکات چەند مەترا هەولێر دێن پشپێنت ئەو چەند مەترا ئەجا پشبێن بە ئەوە دەگۆڕ بە بەستان ئێستا لە بۆ نمونە وەستا شعبان ناوەک بەستاتی کە عەبدوڕەزاق کاک جەعفەر ئەوانە خڕ دەبەستن کەمتری دەوێ ئێستا نەوعی تو چییە ئەو گرێ پێدرن قەفقەف ئەوە زیاتری دەوێت لە بۆ نموناگەوە 5 مەتر بی ئەوە دەبی 7 و 8 بی باشە قەفەکان گرێیەکان دەبی حەفی سێبیەن بەکەیف خۆتە بەقەت تو عسب درێژی پشتێنەکەیە چەند دەردەچی ئەوەی چ ناوچێ بە ئەسڵ ینی هەر زیاتر بادینی ئەوان بەشتەکی جوانە توندا خۆش کام ئەوە تونترەوە بزانم ئەوەی کۆدیە پاسکۆدی خۆم کەس ناکرێتەوە حساب کە ئەوە لە بڕە قایشەی قایشی توندت لەبەر پشتیە توبی باسە ئەو گریانە لەبەر هەندێک دەڵێن مەسەلەن وەختی زەردەشتەکان زیاتر ئەو گریانان دەکرد ئەوە لە تاریخ چکە جلوی بەرجی کوردی زۆر کۆنە بەرە زۆر کۆنە و زۆر قەدیمە ینی سکەدایان گۆ 5 و 7 و شتت هەرێک و ڕەمزی خۆی هەبووە بەڵێ کاک عەبدوڕەزاق بێنە وەستا عەبدوڕەزاق بێنەکەنە تو ئەتۆ بزانام دیزاینیش دەکەی بەڵێ ئەوم پێ برێ فەرق چی ئێستا بینی ئێستا و جارە وەڵاهی ئەمن لە بابمەوە فێرە خەیاتی بوومە بام لە ساڵی 50 کاری بەرگ دووری کرد لە 47 هاتە بازاری لە 50 حاجی محەممەد مستەفا خەیات لە 53 ساڵ حەتاری کرد دوای دەستی بە خەیاتی کردیا ئەو یەکەم مەچینێتی کە لەوێ دامانە ئیساڵی 50 کڕیتی بەپێی ئیشی کردی ئەوە چنەوەکە ئەو باف مەچینەی باف ئەڵمانیا نە ئیتالیا بەڵێ مەچینەی بافە ئەو کاری بەرگ دووری کردیا هەتا ساڵی 88 لە 88 وازینە 3 ساڵان کاری خەیاتیمان نەکرد لە 91 ئەم دەستم بە کاری بەرگدوری لەسەر نفسی ڕێزکەی لەسەر نفسی ڕێزکەی بەس برایەکەم لە کاری خەیاتی مابوو لە نفسی جێ برایەکەم لە کووران دوکانی هەبوو ناوی حاج سلێمان و سڵاو ڕێزمێ لە هەموو بەرگدروەکانی شاری هەولێر کە ئێستا جیان لێمانە و دەمابین و لە هەموو دانیشتوانی شاری هەولێر لێرە سڵاو ڕێزم چاوێ ماز دەکەم کاری بەرگدوری کارێکی زۆر جوانە من لە 91 کە دەستم پێکرد خەیاتێکی زۆر باش نەبووم بەرەبەرە هەوڵمدا نکتەکەم هەیە هەموو جارە دیجێڕمەوە یەک لە خەیاتەکە بوو لێرە ناوی نارێم گوتم چاکەتەکەم لێ ببڕا خەیاتێکی چاک بوو گوتی لۆت نابڕم لۆت دەدورم گوتم زۆر سوپاست دەکەم بەخۆم دەزانم بدورم لێرەوە چای ماز دەکەم بەس ئینشاڵڵا دەبمە ئەو خەیاتە کە ئەمن حەزم لێیە جوانە
پاشی ساڵی 1970 وەستا زەحفەر وەستا شعبان یەک لە خەیاتە هەر بەرە بەناوبانکانی هەولێری بنجی پێنجیان دیار بوو لە هەولێرێ بەڕاستی ئەمن هەستم بە فەراغاکی کرد کە ئەوان لە شار نەمان لە کوردستان نەمان هەستم بە فەراغاکی زۆر گەورە کرد لە کاری بەرگدوری کە دوو خەیاتی چونە ئەوروپا هەردووچیان چونە هۆڵندا پێکەوە سەفەریان خێر و سەلامەت الحەمدولillah لێر دانیشت لە بەرامبەرمان ئەز بە حقیقەت ئەو یەکەم جار لە بەرامبەریانەوە دەرێمەوە هەستم بە نقستانیەکی زۆر گەورە کرد لە کاری بەرگدوری لە هەولێرێ چکە برێ نەری کاوەکسی وەستا شعبان باسی کرد گوتی لە هەشتایەکان وەستا زەحفەر ڕقم بوو بالفعل ڕقم بوو وەستا شعبان لە هەشتایەکانەوە هەتا 94 و 5 و 6 لێر مابوون هەردووچیان ڕقم بوون جێی فەخر و شانازی بوون لە بۆمە وەکو برا گەورە وەکو وەستای شار تەمەشایان دەکەم باش بەس قسەکە لە بیرمە کە مداخەلەک بەڵێ لیان فێر نەبوویمە بەڵێ بەس وەکو وەستا وەکو برا گەورە ئینسان دەبی فەخر بە پێشە خۆی بکە بەڵێ بەس نارم هەستم بە فەراغی وان دەکرد ئەوە زۆر ئەمنی هاندا یەک ئەو قسەی ئەو برادری گوتی لۆ دەدرم گوتم نا بەخۆم درم بەس نۆم بڕە بڕینی جوان بوو و نەمانی وانش چەند خەیاتەکە لە شار نەمات و دەبی هەوڵ بدەی فەراغ پڕکەیە بۆ شایەکەی پڕکەیە ئەمن و وەستاد لە شاد و ئەوانە لە نۆهاتەکان کە پێگەیشتین بەڕاستی ئەو کەرە نەمان پڕ کردەوە لە خوای بەزیادبی یەک لە قسەکان وەستە زەحفەری زۆر ڕۆژە کات لە دوکانە دانیش بووم هێشتان خەیات دوکانی دانە نابەوە گوتی دەستت خۆشببی گۆڕانکاریت لە ئیش کرد ئەو مایە ئەگە لە بیری بیانە لە دوکانە هات دانیشت زارزار کە لە سەفەر داهاتنەوە دووشان سەردانیان دەکردم وەلو لەوام گزکەترم بەس عیلاقە و برادراتیش خۆشمان هەر هەبوو گوتی ئەو فەراغی هەبوو پڕت کردەوە دەستت خۆشببی گۆڕانکاریت دروست کرد ئەجا ئەمە تانیمان وەستال لە شاد و بخۆم یەک دوو برادریت کە تانیمان گۆڕانکاریەک دروست بکەین لە خەیاتی زەکاری دیزاینەربی بەپەرە و پێشدانی ئەوەی کە ئێستا پێشەوەکەوە شعبان گوتی بەس مراتخانی و چۆغەڵ ڕنگ چۆغەڵ زیاد هەبوو ئێستا سنەیی هەیە کراسی سادە هەیە مراتخانی سلێمانی هەیە ئەو هەر لەوێ هەیە و لێرەش خەڵک لە ئێستاەوەی بەرچیە ئەوە ڕنگ چۆغەری خۆمانە و کورتەکەی ئێلەجی سلێمانە ئەوەی لە بنەوە ئێلەجی سلێمانە ئەوەی خۆم ئەوەی تو ئەوەیە شوانە ئەوە ئێلە گو شەروالەی احتیاجی وەخت پێیان دەگو شوان لە بەریان دەکرد زۆر ئەوانە بەس بە دیزاینێکی نوێ بەرچی جیامنەوە کرد باشە سوالێک زۆر زار دەڵێن خەیات موعیدیان تەواو نییە بەڵێ چت هەیە بەرامبەر ڕاست دەکەی موعدمان ئەگەر تەواو نەبی بەس خەتای نییە بەخیات دەگۆڕی خەتای نییە لەبەر ئێستا موعدی بە تو دەم سەعات 3 وەرە ئەو قاتل لۆ تەواو دەکەم سەعات 3 دێ هەتا سەعات 3 احتمال 2 مشتری 3 مشتری بێتەکنی مەشغوڵت دەکا نیو سەعات 3 چارێک لەبەری هەر نستیەوە دەرێ خەیاتە غرور بووە لەبەری هەر دەستیەوە ڕێزم لە بۆ هەموو مشتریەکی زاروێ بە نیو سەعات بە 3 چاری قەناعەت پێ نایە قاتێکی لێ بکەیت لە موعیدی چێ دەڕۆ لە موعیدی تو دەڕوە زەختیش زۆرە مەشاکلی کارەبامان گەلەگەلک زۆرە مەشاکلی کارەبای سەر و هەموو شتێکی ئێستا خاستن لەگوتی بوویتە ئەو پێوەری زیرەک هەر مەشاکلی زۆرە ئەوەیە شتانە گەر ئەوە دەکا دوێ تو دێ احتیمام بە جلکەچی بدەیت جوان لە کابرێ حەزەرت لێ دەکا بێگومان وەستا زافەر تاپۆ حەقیسیە بەێ ئەو تاپۆقیسیە و تەمسیلێکی زۆر خۆشە کە وەخت خۆی سەسلام کوێ ڕحمەسەلام ئەوە لە دوکانەکەم لە قەیسەری حەف ڕۆژ ئیشیان پێ ڕاگرتمەتە تەمسیلیان لێ دەرتاوە کرد یان دوکانی حاجی یادگاری بوو دوکانی حاجی یادگاری ئەو دوکانیم بووە کو بۆ بڕیاردا هەفت ڕۆژ ئیشان ڕاگری و ئەوان هەموو دۆست بوون هەموو درشتیان لەکنە من دەکرد زاهیر عەبدوڵڵا ئەو سەعد یونس گۆرانی بێژەکان مەسەن مامۆستا تاهیری زۆر تارتەفیق زۆر سەردانی دەکردم تحسین تەها فواد ئەحمەد ئەوانە ئەو زەمان ئەمن مۆدیل بوو ئەوان هەموو لەکرد من درشتیان دەکرد هاتن داوایان لێکردم ئەمنیش موافقم کرد بەس ئەم لێرە شتێک لە بیرچوو لە باسی دچی کوردی زمانی ما مراتخانی هەبوو ستارخانی هەبوو مامەشیش هەبوو مامەشی قەیتانش پێوە بوو ئەم دەمەوێت ئەو ستارخانیە و مراتخانیەی تاریخی هەیەەوە جوانە ئەوە وەختۆی کەریمخانی زەند دوو خەیات لە سنەی چوینە درشان لۆ بردیە هەریشی بە دێزاینەک ئەو مراتخانیە کابرەخۆی ناوی مراتخان بووە ئەویت کەش ناوی ستارخان بووە ئەو مراتخانی و ستارخانیە لەوەی هاتیە ئەوم لە چێن دەرخینتەوە وەکو جلوبەرگەکەی پیرەمێردی شاعیر نەفسی ئەوە بەڵێ ئەوە لە چێن من ئەوم خینتەوە ئەوە ئەحمەد شەریف لە تاریخی لەک و لوڕ لە کتێبەکەی تاریخی لەک و لوڕ دەجێڕتەوە باسی
ئەو باسی دەکات ئەو بەسەر هاتی دەکات ئەو بەسەر هاتی دەکات لەکرم پێم باش بۆ ئەوەی ڕۆنکەمەوە دەست خۆش بی وەستا شعبان مقەسەکرد لە تەنیش دەبینم ئەوە مقەسی بابمە لۆم بەجیمە لە ساڵی 59 کە بوویتە خەیادە مقەسەی کڕیوە ئێستاژیش پێ دەکەیت ناوەڵایش پێ ناکەم کە چوومە دەرێژ لەگە خۆم بردم بەزم قەسەم بردووە لەگە خۆم هات مۆژدەوە خۆم ناوێ یادگاری ئێستا دە پسەری خۆم بەدارمە کردێکە عەبدوڕەزاق و زەمان دیتیان لە دەرێ ئیشی خەیاتیت نەکرد ئیشی فترەك لەگەر کاک زەعفەری لە معاملێکی ئیشمان کرد لە برێن نەک جلی کوردی هەر معاملی معمل بوو ئی پانتۆر و کراسوانە خۆشمان لە ماری ئیشمان دەکرد بەس لە ماری جلمان دە دووری ینی مەچینەمان هەبوو هەتا بوو مستکردەوە بەڵێ مەچینەمە هەبوو لە مار باشە سوالێک وەستا شعبان لۆ خەیات بەمە قەز بەربوونەوەی تێک دەچی ئەو قەز بەربوونەوە ئێستا بەربی تۆ تێک چووە ئیش ناخە ئەو قەسانە ئێستا ئەم قەسانە ئێستا ئەمڕۆ کاک زەحفەر دەزانین زیاتر لە 8 قەسم هەیە ئەم قەسانە ئێستا کە بەر بۆوە خوار دەبێ کۆڵ ناوی ڕاست دەوی دەڕواتەوە نابڕێ وەستا دەشاد ئەتو چیادەوەری خۆشتەیە لەگەر ئەو مشتری شتانە چەند ساڵە وەکو یادەوەری تووڕیان کردبی ئەوە چیان کردبی نامە زۆر تووڕە نابین ئێستا لە بۆ نمونە کە عەبدوڕەزاق پرسیار لێ کرد گوتت خەیات موعیدیان تەواو نییە وە دەرێن ونیە بەس لۆ ئەوەی نارێن جاری وە مەقات تەواو دەکەن 6 مانگ بەدارمەوە کرد کەس نایە باش ئەمەی قسە یەکەچی ئەیمالەوە گوتت یادگارێک جارە قاتم لە برادرێک دووری لەبەری کرد گوتی وڵی قۆرم زۆر درێژە ئەگەر لە بۆم چاکەی زۆر باش ئەمش تەمەشام کرد قیاسکەیتەوە مەزبوطە گوتم باشە بەجی بێرە سبێ وەرە بەوە سبەی نات و تێژی جوام لێدا لەبەری کردوتی ئێستا تەواو قەز لەمەیان دەکەی واسواسن بزەبەت وایە یعنی مەسەن وەستا عەبدوڕەزاق ئەو وەسواسێ نەبوویتە ئۆکاری کێشەی خاص نەتوو لە دیزاین لە شتوایش دەکەی وەسواسی گەلێک زۆرە نەفەرمان هەیە حسابی نیو سانتینی لەگە دەکات کێشەمان زۆر لە دروست دەکاتن حسابی نیو سانتین لێ دروست دەکات سانتینێک بەرچی لە سەر سانتینێکم لێ بینە خوارێ یان ئێری ڕانی سانتینێک بەرینە سانتینێک ئەوەیە زۆر جاریشێ بەس شتەکە نەفسیە وە کۆستا لە شادی گوتی ئەو حالەتە دەکەن هەموو خەیاتێکی زۆرە کابرا حەدەزانی حالەتەکەی نەفسیە زۆر خەیاتیش کردیە و دەشگەڕێ دێ دێتەوە کنێت و بەشتێکی کەم قەنەعاتی پێدەینی و یان وچی گوتن ئوتێکی لێ لە دێ پێدرێ سبێنێ وەرەوە زۆر تەبیعی بووە لە کنیان خەیا دەگە بەم بڵێ سبەی وەرەوە ئەخن ئەگە شتەکە مەشروع بیدەتانی لۆی ناکری لۆی چانەکەی یادەوەرێکی خۆشم پێ بڵێ مادەمە باسی نیو یادەوەرێکی زۆر خۆش ساڵی 98 قاتی برادەرەکەم لە دووری ئێستاش ناویم لەبیرە و قیاسشم لەبیرە و کاک محەممەد سابیری عنکاوی مەشهورە چای ماز دەکەم لێرەوە سعات دوونی وشەیە بوو قاتم دەبڕی لەسەر مێزی بە پێوە قاتم دەبڕی خەوم لێکەت سینجی دەبا 33 دابنێم 27 دانا قاتم بڕیە و تەواو چاکەتەکەم بە کاملی بڕێ خەوم لێکەتە وەختە چاوم کردەوە قاتم بڕیە تەواو سینگم دەرینە بنانگرم دەرینە بە کاملی سینگ 27 ئەم دەبا 32 دابنێم ڕاست لولم دا و قاتەکەم لە زەی خۆی لێگرا و نووسم و هەتا سبێنە قاتشکەم لێ بڕێ ئەو یادەوەری قەت لەبیر ناکەم بە خەوەوە قاتەکەم بڕیە دەست خۆش نەتویست ئیشەکەت ئەوە بکەی قەپاتم کردەوە بەس ئێستاش لەبیر ماس قاتەکە زەیتونی بوو کاک محەممەد سابیرە برادەرمە ڕێسوڵام هێلی خەوم لێکت بوو قاتەکەم بڕیانە خەوت لێکت بوو خەوم لێکت بوو بزانە ئێستا دێمە وەستا زافەر ماندی نەبوون خاستەنە تو بۆی ئیشت کردەوە بزانم ئەوەندە پێی بکتە وەنیا چاوت پێت چۆکت هەموو خاتێک چاوی زەعیف دەبی ئەوە ئۆتۆماتیک ئەوە هەمووی چاوی زەعیف دەبی بە تێپەڕبوونی کات تێپەڕبوونی کات بەس ئەمن بەو مەچینانە ئیشم کردیە هەتا ساری هەفتاویەک ساری هەفتاویەک مەشنەکەم لە جیرانەکەم کڕی 1 دینارم هەبوو 100 دینارم هەبوو 1 دیناری نەقوسام کاورە مەچینەکەی نەدام هەزار ئێستا نمای بابی شعبانی هەزار قسەی پێگۆ لەسەر من وتی نامەر لەسەر 1 دیناری ئەمن هەم پارەکەت دەدەمێ مەشنەکەم هەتا ساری هەفتاویەکم بەو مەشینە ئەو کارەبا بوو ئەو برادەرە نوێیانەی برادەر بەڵێ وەستا قەدیمەکانی مەچنێ وەستا شعبان بێن ئەمون کاک شیارم لەبیرە چێدی هەبوو بەخۆی بڵای من شەر و شارم لە عمری من بووە شار هەبوو پێ ئێستاش علی کوڕەکەیتی ئەو جەوهەریشەیە کوڕی یعنی یەک وەستا هەبوو لە هەولێرە وەخت خۆی بەس و شار هەبوو
ئەمن هەر وشان عمەری شەبوو عمەر خەیاتەکە بوو عمەرەکە بوو خەیات بوو ئەویش بەس ئیشی مەچینەشی دەکرد خەڵکی دوکانی مەچینەشی شەقلاوی بوو شەقلاوی بوو مەچینی چا دەکرد و خەیاتیشی دەکرد باشە چ بەسەر هاتەی خۆشتەیە و وەستا زافەر لەگەر چی لەگەر خەڵکی مشتری لەگە ئەوە گەنج بووم زۆر سڕە دوو مانگ بوو لەکنم ڕۆژێک کوڕێک هات گوتی تەماشا قماشەکانی کرد ئەمریش هەر لە خۆمەوە فێر دەرچی دام دەرچە و پیاوە نێگوی قاتم لە گوتم کاکە قماش دەوێ بە ئەگەنا پێم ناکرد ناتانم لۆ بدورم گوتی کاکە من بە تو ڕازی نیم چێ دەرێ من ئەسڵ ئەتوبار خەیات نازان من هاتی مەکەند و هاتی تەماشا قماشەکان دەکەم ساردمون گوتم دانیشە ناردم چای سولێ هات و دانیش گوتم وەرە هەر ئەوڕۆ لۆ دەدورم بزانم ئەمنت پێخەیاتە نانە مەغروورەکەی منت چکان سان نابی بەڕاستی پێم ناخۆش بوو ئەها بۆ ئوسلوب بەڕەقەی جوابم داوە ئەمن یەک لە خەسڵەتەکانی خۆمەوەی بە ئوسلوبی نەرم قسان دەکەم ئەوم زۆر پێ ناخۆش بە ئەوم قەت لە بیرناسی فعلەن وەی کردەم جاریش شتیوا دووبارە نەکەمەوە جوانە بەستا شابان جاران خەڵک زیاتر جلچ کوردی لۆ زاوایی شتیوا دەکرد ئێستا کەمتر بووە نیە هەر قاتی دەکات بەخوای ئەوەی جلی کوردی لەبەر بکە مەرەقی جلی کوردی بی هەر جلی کوردی لەبەر دەکات ئەو نەوە ئەش زۆر مەڕاستی ئەوانەی کە جلی کوردی لەبەر دەکەن هەر ئەوە نییە بەم لەو مناسبەی لەبەر بکە سەرەنەما مشتریەکانی ما زۆر دێن دەیکەن هەر لەو مناسبە نییە بە مستەمڕی لەبەر حەزی لە جلی کوردیە مەسەلەن بەخۆم یەک بەخۆمە من جلی جاروێ واش دەڕۆمەوە دەچمەوە هۆڵندای هەروە بە جلی کوردیەوە دەڕۆمەوە دەچمە هۆڵندای ئەنی قادی پانتۆری لە بەناکەم تۆ وەستا دەشاد ئێستا بەچی باسمان کرد گەنجەکان ئێستا زیاتر جلچ کوردی لەبەر دەکەن حەزیان لێە یان ئەو ینی لەبەر بۆ نەتەوەیەکان مەسەلەن یان حەزیان لێ حەزەکەیە تو چکو دەبینی بەنسبەت ئەو گەنجانە کاتی برێن زمانی کاک جعفەروان وەستا شابانی شەرواریان تقریبان زۆر هەندێک بەرین بوو بەس ئێستا دیزایانی ئێستا کووە شەروای پێدرێن نیو شوشەیی نەبەرین نەتەسکە ئەگە دیقەت دە ئێستا ئەوە ئەوجا کە ئەو هەما لێ کردیا گەنجەکان زۆر مەرەقیتیان زۆرش لەبە دەکەن بەزەوە ناو پستێری بڕک شۆر نابی لەو ئەگەر ئەوە نابیتە ئەوە نابیتە نیو شوشەی دەبیتە عادەتی ئەگەر شۆرتر بی بەس گەنج مەرەقی ئەوانەیە پێش لەبەریان نەدەکرد لەبەر ئەوەی بووە زۆر بەرین بووە ئێوان شەپانتۆران لەبەر کردیا ناکەوت بێ شەروارە بەرینی لەبەریان نەدەکرد ئەخوام بەبیرم دێلەکن براگەورەکەم تەمانگۆتم لەکەم براگەورەکەم فێر ئەو کاتی گەنج بەبیرمە کەم دەیان کرد زیاتر بە تەمەنەکان دەیان دووری بەس ئێستا لەگە مۆدیلەکانی وانکمی ئەوەی مۆدیلا دروست بووە ئەو نەوەشەوە دروست گەنجش پێشوازی لێ دەکا تەمان لەبەر دەکەم وەستا ڕزاق چت هەیە لە هاوڕێیانی تەمەنت وڵاهی هەلو هاوڕێیانی تەمەنم هیوای تەندروست خۆشی و تەندروست باشی و سعات چاچیان لێ دەخوازم ئەوانە لە هاوڕێیان تەمەن بەڕاستی هەر سێچیان وەکو برا گەورە و مامۆستای من بووینە لە خەیاتی دەرسم لێیان وەرگرتیە و بەڕاست زۆریش خاستە کاک دەشات جیران بە ئیسفادەمان لێکدری کردی هەردووکمان لە ڕووی خەیاتی و جیرانەکانی ناو قەیسەریش سڵاو و ڕێزم هەیە لەوان یەکە بە یەکە هەمیان ئیسانی چاک و ڕێک و پێکن ڕێچکەک لە قەیسەری هەبوو زمانی خۆی وەستا باس دەکرد بین نابین شایمان دەکرد لە لۆ خۆشی و لە سەر قەیسەریمە بین نابین زمانی خۆی لە بابمانەوە زمانی پێشتر هەفتانە و مانگانە نان خواردنەکی مارەکی هەبوو شیوکردن هەبوو ئێستاش لە قەیسەری ئەو ڕێچکەمان ئەو دەستورەمە هەر هەیە ئێستا هەندە زار لە ماڵێ و هەندە زار لە مەتعەمیە و ئەو ڕێچکەیە جارجار هەرمایە یادەوەریە و نوێی دەکەینەوە و ئەوجا هەندێکمان لێ چوونە دەری هەندێکمان ماینە ئەو ڕێچکەیە هەرمایە وەکو خۆشی لۆ هاوڕێیانی تەمەن و پتەوکردنی عیلاقات و دۆستایەتەکەمان هەر بمینێ و بەخۆشی دەست خۆش بی وەستا دەشات چت هەیە لە هاوڕێیانی تەمەنت ئەوی لێرن و ئەوی لێرە نین وەڵامی شەر سلااو ڕێزم بە هەمان هەیە دەستخۆشیان لێ دەکەم ئیشە لە بەردەوام بن لەسەر چتی نوێ دەستخۆش وەستا شابان ئەتوستە وڵام سلااو ڕێزم لەیان هەیە شاڵە تەمە درێژ دەبن و هیوادارم سەرکەوتوو بن و پێشکەوتوو بنیشەوە دەستخۆش بەڵێ ئەمە زافار ئەتو ئەوزایی تو باشتەشی دیبی چ ئامۆژگاریەکت هەیە لە ئەوانی ئێستا کە کوبن مەسەن ستازە دەربوانە چ خۆت جێراوە کو مامەڵە بکەن چ بکەن یعنی با بۆی کۆتایی پێبی پێشی ئەمن
دەمەوێت دەست بێکم ئەم چاوی هەم خایەتەکان ماز دەکەم ئەم زۆربەیە هەرە زۆریان ئەوان لە تەمەنی خۆم و 10 ساڵی ژە مگسکەتر برادەر من شادەخوا تەمەنیان درێژ دەکا و سەحەتیان باش دەبی دوو خەیات دەبی زۆر بە سەبر بی دەبی زۆر بە سەبر بی زۆر نەرمیش بی نابی ڕقبی لەگە مشتری چکو مەسەلەی هۆڵندی هەیە دەرێ هەموو کات مشتری لە سەحەقە هەموو کات مشتری لە ساحەقە چکو ئەو پیاوە دێت کند و ئەتوو خێری لێ دەبینی دێ پارەت دەداتێ مقابلی پارەکەی دەبی ئیشەی باش لێبی دەست خۆشببی لە کۆتاییدا من سوپاسی ئێوە دەکەم حەزمان دەکرد کاتەکە زیاتر بە بەڵام زۆر سوپاس بۆ ئەو یادەوەریە خۆشانە بۆ ئەو قسە خۆشانە سوپاسان دەکەن هەر بەخێر بێن سوپاس بۆ ئەوش بینەرانی عزیز کە بە دیار ئێمەوە دانیشتن و بەرنارد شۆ قسەیەکی هەیە دەڵێ تاکە کەس کە بە ژیرانە مامەڵەم لەگەڵ دەکات بەرگدوروەکەمە هەر جارێ دەچم پێوانە سازی بەرگەکەم بۆ دەکات جیاوازتر لەو خەڵکەی بە هەمان پێوانەی جاران مامەڵەم لەگە دەکەن سوپاس.